کنگره کوماریان بجوشک مزن لکلیولند دست پیکر. کارودانا کودتای لشکری لی ترکیه چاوایه و هلوستا کردان درباری ویده چیه. ایریشا کوچبرکی افغانی لسر ریوی ترینکی لألمانیا و بریندار کرنا 4 کسان. خوش هاتنه بو برنامه که نو جه کرد کنکشن جو واشنطنی. کرد کنکشن همون ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ بڵاو دەکرێتەوە. کۆماریەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستیان کرد بە کۆنگرەکەیان. کۆماریەکان لە کۆماریەکان درەنگانێکی ڕۆژی دووشەمە دەستیان کرد بە کۆنفرانسەکەیان لە دەمێکدا خۆپیشاندانی ناڕزایی لە دەرەوەی هۆڵی کۆنفرانسەکە دەکرا کە بەشێکی زۆری ئەم ناڕزایی دەربڕینە بەرامبەر دۆناڵد ترامپ بوو کە نزیکە لەوەی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. دۆناڵد ترامپ لە شەوی یەکەمی کۆنگرەی کۆماریەکاندا باری باوی کۆنگرەی شکاند و قسەی کرد. ئێمە سەر دەکەوین، زۆر سپاسان دەکەم خانمان و بەڕێزان، ئێمە سەر دەکەوین، سپاسان دەکەم. ترامپ هاتە سەر شانۆ مڵێنیای هاوسەری ناساند. مای سەربەرزێ بۆ من کە خانمی یەکەمی داهاتووی ئەمریکا هاوسەرەکەمتان پێ بناسیێنم، دایکێکی سەرسوڕهێنەر و ژنێکی لێهاتوو مێلانیا ترامپ. ئەگەر بتەوێت کەسێک شەڕ بۆ تۆ وڵاتەکەت بکات، من دڵنیاتان دەکەمەوە ئەو کەسە دەبێت، ئەو هەرگیز کۆڵ نادات، لە هەمووی گرنگتر هەرگیز ناهێڵێت شکست بهێنیت. ئەم وتارەی هاوسەرەکەی دۆناڵد ترامپ ڕوبەڕووی رخنەیەکی زۆر بووە چونکە مڵێنیا چەند بەشێکی لە وتارەکەی میشێل ئۆباما وەرگرتە بوو. پێش ئەوەش کۆنگرەکە بە شێوەیەکی ئاسایی کرایەوە. بەڵام پاشان هۆڵی کۆنگرەکە شێوا کاتێک ڕێبەرانی پارتی کۆماری ڕێگایان لە دوا هەوڵی هێزی دژە ترامپ گرت کە بتوانن دەستنیشانکردنەکەی ڕابگرن. ئەوانی پشتیوانی لە ڕێنمایەکانی کۆنگرەکە دەکەن ئەوە دەڵێن بڵێ. ئەوانەشی لە دژین دەڵێن نەخێر، بە بۆچوونی سەرۆک ئەوان بەڵێ بەدەستدێنن. لە دەرەوەی هۆڵی کۆنگرەکە خۆپیشاندەران ڕژانە شەقامەکانی کلیڤلند بۆ چەندین مەسەلەی جیاواز، هەرچەندە زۆربەیان هێرشیان دەکردە سەر ترامپ بۆ بیر و ڕامشتومڕ لەسەرەکانی. خۆپیشاندەران ڕوبەڕووی پاراستنێکی یاسایشی زۆر ببوونەوە بە ڕێگای هێزی زەمینی، هێزی دەریایی و هێزی ئاسمانیش. ئەم کۆنگرە 4 ڕۆژیە بریتی دەبێت لە وتاری پەسەندکردنی ترامپ لە ڕۆژی پێنجشەمە، بەڵام ئەوانش کە پشتیوانی لە ترامپ دەکەن دەڵێن نیگەرانن لەوەی کە بتوانێت بەرهەڵستە دیموکراتەکەی هیلاری کلینتن شکست پێ بدات. من ئەوەندە باش نایناسم تا بڵێم بەبێ هیچ گومانێک پشتیوانی لێ دەکەم، بەڵام هیچ ئالتەرناتیڤێک نییە، بۆیە خوشحاڵم کە پشتیوانی لێ دەکەم. هاوکات بربژاری چاوەڕوانکراوی دیموکراتەکان هیلاری کلینتنیش لە ئۆهایۆ لە کۆنگرێکی ڕێکخراوی نیشتیمانی بۆ بەرەو پێشبردننی ئەو کەسانی کە سپینین ئامادە بوو. هەمومان دەزانین کۆنگرەیەکی تریش ئەمڕۆ لە کلیڤلند بەڕێوە دەچێ ڕەنگە بەرهەڵستەکەم لەم پێشبڕکەیەدا دێت و بۆچوونێکی جیاوازی هەبێت، بەڵام لەم کاتەدا نامەوێت لە هیچ شوێنێک بم جگە لەگەڵ ئێوەدا. چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ سێشەمەش لە کلیڤلند کۆمەڵێک وتار و خۆپیشاندانی تر ئەنجام بدرێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. بله لکلیون ترو ساجی درباری او هلمتا کنگرا یا کوماریان گو نها بردوام دبه هفکاری من دخیل شمو لوی دبو با آوائه کی زندی هر دقیقه او لسر فیسبوکی او تشتی گوچید بون بلار دکر نهاجی بزندی به آوائه زندی بمره دخیل دنباش سپاس دنباش بله دخیل دو خانما یان هفسرا دونالد ترامپ گوتنک دا گو خلق تفدلی گو دا کن لگوتناوی لی رخنه لوی گوتناوی بگو گوتناوی وک یا میشیل اوباما بود 2008 دا عینی بو تشتک تدنا دوهرتن قالو اف گوتناهان و گوتناوی و باندورکی لسر او هلمتا دونالد ترامپ جبو هالبجارتنا سروکاتی بکرن یا نه بگومان و باندور گلک مازن هبا و گوتارا شویدیا ملانیا خانم دونالد ترامپ که ماسیک مازن بودی و کمپینی دا چونکو بتا اف کنگره ترامپ کنگره
وی جبوکو اثبات بک برنامه خویا سیاسی بخته پیش افجا نها خلق بمليون خلق الامريكا بين بحثا قتر خانماوي بكنو كيماسيين قتاري او هلبت كيماسيك ما زلنا وي كاريكري قالك اخرابها با تشكو او خلق الدهد اخفتن كو تيمي همو قتار انتو او بو امريكا جارك دي تناء وسلامت وارام ببا افجا دو يعني بيامي وان هم يعني يكبو ودو خالو يكجي باش تجيري لترامب يا دوي او كو تشاوا كاري النهاية يعني تشتري النهاية لأمريكا هي همو شاش وخلات بين الراس كرد داخل دانیشتنی کرانەوەی کۆنگرەی کۆماریەکاندا هێرشێکی ئێجگار زۆر کرایە سەر هێلەری کلنتن هاوکات لە دەرەوەی هۆڵی کۆنگرەکەش خۆپیشاندان هەبوو وەکو ناڕەزایی دەربڕین بەرامبەر بە دۆناڵد ترامپ ئەم خۆپیشاندانی ناڕەزاییە ئەکرێ وەکو پشتیوانی بۆ هێلەری لێک بدرێتەوە او خو بشاندانو نرازي بون الفيدر دوهيت هات نكرن وهالبدي برنامج هتا رنگ هتا دماهيا كونغري بلكو دجاتي كرنا ترامب وسياسه ترامب وافجان نشرتا او پشتوانی بن لهیلری جی بو نمونه خلکی کو داخوازه ما فی جناد دکن مثلا چاکو کنترل کرنا چکان گلک بابتین پنابران او مثلا اسلامی خلک لیورپول خو بشاندان دکر لی اما هتا راده کی بتنی دجاتی کرنا ترامبو بله داخل برانيا خلكين قول ويدا بشدار بون مثلا اولهيه امريكا يعني كم تشتبو وقال لك خلكي الايجو اخرين دويدا دي يعني لسر وي او تشتات ساكنين قالوا كوماري تبلاني واني جبو مثلا اولهيه يعني دان برچاوا اشكره كرن تشتكي قوتنا خدي يا تني بس قوتن بو تزاني افشا روجي كونغري دا بشكرين ابو سر بابتان دو وكي ميغوتي المساله تناهي اولهيه يعني تناهيه امريكا ابو سلامتيه امريكا ابو ايرو مثلا كو امريكا شعب قفت سركاري او بابتي تبحث دكي مثلا اولهيه امريكا يعني بقشتي سياستها كوماريان جبو مثلا اولهيه او دغوتارا شارداري بري نيويوركي رودي جولياني دابو بتني وي قالك بحث عندي ذكر كاتشاوا ام شري كومال الاسلامي بكن كاتشاوا امي امريكا بسلامت بكن كاتشاوا كار بكرج بو اوان سياستنكو او دخوازن شوي او دخوازن امريكا او وي بتر او بحث كرلي برسين دي بتني مثلا هندي بكون رخني لديمقراط عم بقرنو وبشتواني ترامب بكن داخل هر وەکو تۆش باسەکرد ینی لە دەستپێکی کۆنگرەکەدا هێرشێکی زۆر کرایە سەر دیموکراتەکان ئەمە سەنگی با بڵین دانیشتەکانی دوێنێ بوو بۆ ئەمڕۆ سەنگی لەسەر چییە بێ امرو سيري لسر سنگك لسر اويا بالين مثلا كو امريكا جاري كدي بكفت السركار وكاسين كو داخل قالك بالكيشن بو نمونه سروكي انجمن نيران بول رايان كو برين هاد جاتيا ترامب ديكر لان هاد قالويا نهاوي او باخفا ديقال هنديجي سي كانديدين كو ديقال ترامب بري كاندي ديكر كوماريان او باخفا نجبو وي تشاندي ديار كو جاري كدي امريكا بكفت السركاري وكوماري بكاربن وي سياسه بريفميان كوماري بكاربن ولاتي بريفابن داخل زور سپاس دەکەم دەخیلی شەمۆ لە دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لە کلیڤلاندەوە شوێنی کۆنگرەی کۆماریەکان لەگەڵماندا بوو دەخیل زۆر سپاس کودەتا لەشکریەکەی تورکیا دژی حکوومەتی وڵاتەکە لێکدانەوە و کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێناوە هەروەهاش قسەیەکی زۆر دەکرێت لەسەر دەستگیرکردنەکان و لەسەر کارلادانەکانیش پامنەری دەنگی ئەمریکا لە شاری دیاربەکر بە دوواداچوونی لەسەر کاردانەوەکان کردووە هەوڵدانا دەربەیە لەشکێری لە تورکیە بسەر نەکەت د ئۆپراسیۆناندا نێزی 4000 سەرباز و لەشکر هاتن گرتن بە هەزاران دۆزگەر و حاکم 8000 پۆلیس سی والی و 47 قایمەقامژی شکار هاتن گرتن Demokratik siyasetin ve toplumun önemli bir kesiminin darbeye karşı tutumu AKP'nin هەفسەرۆکە هێدە پێسەلاتین دەمیرتاش لە ئەمەدی داخوێنیەکدا دازانین ئەولدژی دەربیانێت لێ دەبێ بسەرنەکەتنا دەربەیە نەبە سەدەما ڕێوەکردنا دیکتاتوریا AKP و ئەردۆغان ڕاکسیۆنە هەولدانە دەربەیە لە ئەمەدێ پڕ باندۆر نیشان نەدا لە باژێر ئالەمیەکەیە پرانیا ڕۆنشتوانین باژێر دەبێژن ساڵێکە لە هەرێمێ هەر ڕۆژێ دەربە دەبن دەسەری هەر کەسیدا نێزەلالیەک مەزن هەیە و دەفکرن کات ئیرۆشونداوێ چاوابێ ڕۆژە ئینە سەرۆکۆمەر تورکیا ڕێجەب تایب ئەردۆغان بڕێیا تەلەڤیزیۆنا سیانەنێ بانگ لەگەل کردبوو گوداکەون مەیدانان نەها هەر ئێوار سەرانسەری تورکێ لە دژی دەربێ وجبوو خۆتی دەرکەتنا ئیرادا میلی گەل بە پێشەنگیا AKP دەردکەون مەیدانان
لە ئامێدێژی لەبەر ئاواهیا AKP بە حەزاران کەس کۆم دەبن پرانیە وان پشتەوانên AKP-نە û ê Hudaparê bi piştevaniya çend rêxistinên sivîl ên Îslamî li meydana îstasyona Amedê xwepêşandanek darxist. Xelkên di xwepêşandanê de hewldana derbê weka lîska Amerîkayê û welatên cîhan dibînin. Her carê li dijî dewletan dirûşman dihatin avêtin, digotin ku ev derbe li dijî İslamiyetê hatiye kirin. Erbil'in ailesi. Tağuta bel'ama jiboy hakaret li dini İslamiyet'e kirin u İran'da bu İslamiyet xazın wanda ama Xuda Azze ve Celle şeravi felsefeti nadı ve Xuda Teala ve servera dini hum kahkim. Şuz boy başbakanı kurum ya ve olayı çe ne bu ve katliçe ne bu ve hiç yanı am خوشگویانه. خدیجان فارقین دنگ امریکا آمد. سروک وزیر ترکیه بن علی یلدرم به سروک پارتیا گلیا کوماری کمال کلیچ داروغلوره کوم بود درباری کتدایا لشکری یاگو ترکیه جسرو بن هجاند. دما و کومبونه ده اپراسیونی گرتنا کسان یگو بشداری ناوان تشتابون بردوام دبه وکو نوچگهیان ل ترکیه دبیجن کوماندارکی لشکری یگو آلیکاره سروک ترکیه اردوغان بو هاتیه گرتن. ئاڵۆزیە سیاسیەکان لە تورکیا بەردەوامن بەڵام ئەم جارەیان هەر هیچ نەبێ بەشێکی لەشکری وڵاتەکە بەشداریەکی ڕاستەوخۆی هەیە هەر بۆیەشە چاودێر ئەم ڕەوشەی تورکیا بە ڕژدی وەردەگرن بەڵام پرسیارگەلێکی زۆریش دەکرێن لەسەر توانایی لەشکر لە تورکیا. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا ڕاستەوخۆ لە ڕێیسکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر جەبار سوپاسی ئامادەبوونت دەکەم و یەکەم پرسیاریشم ئەوەیە لە مێژووی تورکیادا لەشکری تورکیا خاوەنی ئەزمونێکی زۆری کودەتای سەرکەوتووە بۆ ئەم جارە نەیتوانی سەرکەوتن بەدەستبێنێ. زۆر سپاس هەڵبەتە مەرجەکان جیاوازە جاران سوپا بە یەکەوە هەموو بەرپرسەکانی بڕێنهێزە زەمینیەکان ئاسمانەکان دەریایەکان بە یەکەوە بڕیاریان دەداوە بە حکوومەتیان داوەتەوە هەمووشیان لە چوارچێوەی کەمالیزما بوون. ئێستا شتێکی تر هەیە لە دەرەوەی کەمالیزم ئاکەپە هەیە هادەپە هەیە هێزگەلێکی زۆران و پێم وایە جاران زمینە سازیەکی باشتر دەکرا بارێکی وا دەهاتە کایەوە کە خەڵک هەندێک جار پێشوازیان لە کودەتا دەکرد ئەم جارە ئەو زمینە سازیەمان نەبینی وەکوتم بەشێکی سوپا بەشداریان کردووە نەک هەموو سوپا وا دیارە ئەمانەی کە هەوڵی کودەتاکەیان کردووە ڕاستی خوێندنەوەیکی دروستیان نەبۆ باری نێو خۆی توتیان نەبۆ باری نێودەوڵەتی و هەرێمی هەبووە و بە باشینیان خوێندوەتەوە ئەم پەلە پرۆزەیە کە کردویانە ڕەنگ بە پەیوەندی بەوە هەبێ کە هەواڵێکی وا لە ئارادا بووە دیارە دزەی پێکراوە کە گوایە ئەردۆگان بەتەمایە لە 16 مانگدا ژمارەیەکی زۆر خەڵک دەستگیر و هەروەها لە مانگی داهاتووە مەسەلەی خانە نشینکردنی پلە بەرزەکانی ئەگەر یارمەتیم بێ ئەم هەوڵە سەرنەگرتووی ئەم کودەتایە هەر تەنها لەشکر لە پشتیەوە بوو یا لایەنی تریشە بوون ئەوەی بە تایبەتی لە تورکیا پێی دەڵێن دەوڵەتی قوڵ. هێشتا پێم وایە زۆر مرۆڤ بتوانێت بڕیار بدایە وەڵامێکی یەکلای کەرەوە لەم بارەیەوە بدا بەڵام پێم وایە لە ماوەیەکی کورتا دوای لێکۆڵینەوەکان و دوای بڵاوکردنەوەی زانیاریەکان و بەدەستێنانی زاریانی زۆرتر ئەو کاتە دەرەکەوەی کێ لە پشتەوەی ئەمەیە بەڵام پێم وایە تاوەکو ئێستا هەموو ئەوانەی کە مەترسی پاکتاوکردنیان هەبوو ئەمانە هێزی سەرەکین ئەمانە زیاتر کەمالیستەکانن لە نێو سوپادا لە نێو دەستگاکانی تردا هەڵبەتە لایەنگرانی گولەنیش هەرچەندە ئەوان ڕەتی دەکەنەوە و دروشمەکانی کودەتاچیەکان لەو بەیانە یەتیمەی کە بڵاویان کردەوە لە تەرەتە ئەوەی نادەگەیان بە هیچ شێوەیەک لە شێوەکان دەربڕینی بیر و بۆچوون و ئایدیۆلۆژیای گولەنیەکان بێ بەڵکو زیاتر هەموو بە دروشمەکانی کەمالیستەکان دەچوون. دکتۆر بەڕای جەنابە هیچ جیاوازیە ئەبینێ لە تورکیای پاش کودەتا و لە تورکیای پێش هەوڵی سەرنەگرتووی کودەتا؟ بەڵێ من پێم وایە بە هەردوو دیوەکەدا جیاوازی گەورە دەبینێرێ بەو دیوەی کە ئەگەر دەسەڵاتی ئەردۆگان بەم شێوەیە ئێستا لەم هەڵمەتەیە بەردەوام بێ لە ڕەشبگیری و ئەمە بارێکی زۆر ئاڵۆز دێنێتە کایەوە و ئەو دیمەنانەی سەربازان و ئەفسەران
پێم وایە کاریگەری و لێککەوتەی زۆریان دەبێت لە کۆمەلگای تورکیا واتان ناکۆتیەکان زۆر قوڵ دەبێتەوە و کێشەکان زۆر ئاڵۆسر دەبن و پێم وایە ئەویش لە بەرامبەردا کە ئەو هەڵمەتە دەکا بیرۆڕای گشتی جیهانیش ئەوەی لێ قبول ناکە ئەمە لایەنێکەتی ئەگەر لایەنی دووەمی واتە ئەگەر بە دیوەکەی تردا ئەگەر بڕیار بدا پندێک لەم کردەوەیە وەرگێ و لەم ڕووداوە وەرگێ و با سیاسەتەکانیان بچێتەوە و هەوڵ بدا وەکو لەگەڵ دەرەوەیە هەوڵەدا کرانەوەیە کە بێ لەگەڵ نێوخۆجا کراونەوە کە بێ ئەوش گۆڕانکاریەک دێنێتە کایەوە لە تورکیا چی بە ڕووی بە دیموکراتیزەکردنی تورکیا چی بە ڕووی دۆزی کوردە بەڵێ بە دواپرسیارم لەسەر دۆزی کوردبێ بەڕای جەنابێ ینی ئەو جیاوازیانەی کە باسی دەکەی گۆڕانکاری لە سیاسەتەکانی ئەردۆغانە دێنێتە ئاراوە بەرامبەر بە کورد بەگشتی بە تایبەتیش لە باکوور و لە ڕۆژاوە پێم وایە ئەمە پابندە بە ئەگەری دووەمەوە کە لە وەڵامی پرسیاری پێشودا ئاماژەمان پێکرد ئەگەر ئەو پێدا چوونەوە هەبێەوە ئەوە لە هۆکارەکانی ئەم کودەتایە بە باشی بکۆڵڕێتەوە و لەو ڕاستنیە تێبگات کە هەبوونی دۆزی کورد بەو شێوە قەیراناویە هەمیشە دەبێ بەهۆی ئاڵەتی و ڕەنگ بێ کودەتای تر لەو حاڵەتەیە پێم وایە کرانەوەیە کە بێ هەندێک ئیماژی بەسیط هەندێک ئیماژی زۆر بەسیطمان بینی لەوەی کە سەرۆکوەزیران سوپاسی هەدەفەی کرد و هەڵوێستی سیاسیانەی هەدەفە بۆ خۆی پێم وایە دەتوانێت هەرچەندە زۆر سووە لەو پارەوە شتێک بوو. دکتۆر جەبار زۆر سوپاست دەکەم. سپاس بۆ هێزە سەربازیەکانی عێراق بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان لە باشووری شاری مووسڵەوە لە پێشڕەویدان. لە وەتایی مانگی سێی ڕابردووەوە هێزە ئاسایشەکانی عێراق لە هەوڵدان بۆ کۆنتڕۆلکردنی شوێن و پێگە گرنگەکان لە باشووری مووسڵ تا ڕێگەی گەیاندنی کەلوپەل و پێداویستیەکان لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ببڕن. لە هەفتەی ڕابردووشدا بوو هێزە عێراقیەکان توانیان بنکەی ئاسمانی گەیارە کۆنتڕۆڵ بکەنەوە هەد لە هەمان ناوچەی باشووری مووسڵ. دێ ساڵا 2014 دێ داعش دەستانی سەر باژارۆکێ جەلەولا و لە نێزی 24 میلیار دیناری عێراقی دزی تانوها کەس نزانێ چێ بوان پەران هاتیە و ئەو بکو دەچوونە زانیاریان زێدەتر divê راپۆرتێ دێ. ئەمە بانقی جەلەولای سەر بە پارێزگای دیالەیە کە لە گەرمەی شەڕی نێوان داعش و پێشمەرگەدا بانقەکە تەقێنرایەوە و بڕی 24 میلیار دیناری عێراقی تێدا دزرا کە تا ئێستا چۆنیەتی بردننی پارەکە ئاشکرا نەبووە و بەرپرسانی ناحیەکەش بێئاگایی خۆیان نیشان دەدەن. هیچ زانیارێکم لەسەر ئەوشتە نییە. ناتوانم لە خۆمشۆ مەثەلەن بریارێک بەم برێم تاوانبارە تاوانبار نییە چی بۆچینەوە ناتوانم. لەبەرەوە لەوانەیە قسێ بکەم ئەو قسە بشکێتەوە سەر ئەوە بە باشیان بە خراپیم ناتوانم ئەو قسە بکەم چونکە ئاگام لێ نییە زانیاریم لەسەر شتەکەنینە. کاتێک داعش لە ناوەڕاستی ساڵی 2014دا بەشێک لە جەلەولای کۆنتڕۆڵ کرد بانقەکە کەوتبووە ئەو بەشەی کە هێزە ئەمنیە کوردیەکانی تێدا بوو کە دواتر داعش تەواوی شارۆچکەکەی کۆنتڕۆڵ کرد و هێزە کوردیەکان داعشیان بە بردننی پارەکە تۆمەتبار کرد. دوای 2 ساڵیش هێشتا حکایەتی بردننی پارەکە ڕوون نییە ئەگەرچی دەستەی نەزاهەی عێراق بڕیاری گرتنی بۆ بەڕێوەبەری بانقەکە دەرکردووە. هەوڵماندا زۆر لە بەغا لەگەڵ محافزەوە بیگۆزنە بۆ مەسەفی خانەقین بەغاما قبولی نەکرد. دوێ ئەوە کەوا داعش هاتە ژووری جەولاوە مەسەفەکەی تەقان و پارەکەی برد دیاوە لێژدەم دەرکرد کەوا وت بەنگەکە ڕووخاوە هیچی نەماوە داعش پارەکەی بردووە بەنگەی تەقانەتەوە کێشەیە بۆ من دروستکردنا کەوا من ئەمە ساڵێکە موچەم بڕاوە ساڵێکە عەزی کراوم و 30 ساڵ خدمەم هەیە و 8 مناڵم هەیە ئەمەیە لە وەزیری مالیە ئاودێکم بۆ داتەوە کەوا لە نەزاهی دیالە و نەزاهی حاکمی جنایەتی بەعقوبە حکمی غیابی بۆ دەکردنە ئەم شتانە ئەمە من ڕەدیەکەمەوە چووکە من ئەو شتانە کەم تەرخەمی نەبوو لەو بابەتەوە. پێشتر زۆربەی موچەخۆرانی ناوچە کوردستانیەکانی پارێزگای دیالە مانگانە موچەکانیان لە بانقی جەلەولا وەردەگرت بەڵام ئێستا بانقەکە بۆ ناحیەی مەندەلی گوێزراوەتەوە. ئەمە دیمەنی بانقی جەلەولایە وەکو ئەوەی کە دەیبینن بانقەکە بە تەواوەتی وێران بووە و کەرەستە و شتومەکەکانیشی تاڵان کراوە و دیارنەمانی بڕی زیاتر لە 24 میلیارد دینار لە نێو ئەم بانقەدا چیرۆکێکە کە دانیشتوانی جەلەولا بە دوای وەڵامەکەیدا دەگەڕێن. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.
سەرکۆزیری ئیسرائیل دەڵێ گورزێکی ئاسنین لە حیزب وڵای لوبنان دەدرێ ئەگەر بێت و جارێکی تر هێرش بکاتە سەر ئیسرائیل. بەنیامین نەتەنیاهۆ دەڵێت شەڕە یەکمانگیەکەی هاوینی ساڵی 2006 شەڕێکی ڕەوا بووە بۆ پاراستنی ئیسرائیل بووە لە هەڕەشە و مەترسیەکانی ڕادیکاڵە ئیسلامیەکان. ئەم لێدوانانەی بەنیامین نەتەنیاهۆ لە دەیەمین ساڵیادی ئەم شەڕەدا بۆ لەگەڵ حیزب وڵای لوبناندا کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانە. لەو شەڕە یەکمانگیەدا نزیکەی 1200 کەس کوژران. وزارەتا بەرەڤانیا ئەمریکا ڤیدیۆکە بەلاو کرد گۆ دوه دشەمێدا هاتبوو کوشاندن ji êrişeke ezmanî ya hêza Amerîka li dijî Daişê li Sûriye. Got 5 bengehê Daişê di wê êrişê de hatin wêran kirin. Amerîka û hevalbendên xwe bi helmetên mezin hewl didin got bengeh û deverê Daişê li bakurî Sûriye wêran û têk bibin. Bi taybetî li Reqa û derûberê wê ya got bûye mîna paytextekê ji Daişê re. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیمانی داوە تا مانگی 85,000 پەنابەر لە سەرانسەری جیهانەوە لە ناو وڵاتەکەدا نیشتە جێ بکات و بڕیاریشە 10,000یان پەنابەرانی سووریایی بن کە تا ئێستا نزیکەی 4,000 لە پەنابەرانی سووریایی گەیشتونەتە ناو ئەمریکا. بەڵام گەیشتنە ناو ئەمریکا بەمانای کۆتایی هاتنی سەختیەکانیان نییە. ڕۆژە دویەمین یاسەمای لە شیکاگۆیە دبن یارەین ئاگری دەبوو. ji ber roja bîranîna serxwebûnê gelek yariyên agir hatin karanîn. Demê me dengê wan bihîst em lê mal bûyn. Tirsek ket dilê me de. Min pencer vekir û min nîşa semay da. Min gotê kiça min netirse, ev neşere, ev yariyên agirî ne, em ne li Sûriyê ne. Ew di navşerî de li gundekî nêzê Dimeşqê disekiniyan. Vî şerî bandorek berçav li ser semayê çekiriye. Em di navbera du agiran dabû. Em çûn bingeha jêr û roketêk cihê em cidabûyî ket. Hasne û Sema sê caran hewl dan ku ji Sûriyê derbikevin û pêşiya 3 salan ew gihîştine Misrê û piştî wê hatine Amerîka. Kar û xebatên ji bo penaberiyê gelek hêdî dimeşin. Mêlîneh Kano rêveberê Ajansa Penaberan e û alîkariya Hasna û keça wê dike. Kano taze dizane ka rewşa penaberiyê çawa ye. Ew Ermeniye û di sala 2008 ji Îranê raviyaye. Dema mirov hewl dide ku alîkariya van kesan bike, mirov bi hêsanî dibîne ku ew bi mejî û dil bo destpêkek nû neamade ne. Ev Ajansa Penaberan bu dîtina kar û malan alîkariya penaberan dike û hewl didin ku pirsgirekên we çareser bikin. Ji mara kesên penaberên Sûrî niha zîde dibin û ew piştgiriyê didin kesên wek Sema û dayika wê. Heta meha çarê me alîkariya 20 malbata kir. Niha ew bûyne 6 malbat. Melîna Kano dibêje ji mara va kesên penaberan yê çend mehên pîşiya me de yê bibin 105. Hasnamaza niho ji xwe re kargê digerî û bu hînbûna îngilîzî diçe polên vê ajansê. Mêrê wê pîşiya şerê li Sûriye dest bi jiyana xwe dayîbû. Endamên malbata wê hîn di nav şerê Sûriye de ne. Marza dixwaze ew ji rojgê bikarin bên Amerîka. Ew ê gelek baş be, lê ez nizanim ka wê bibe yan ne. Gorê netewên yêgirtî nêzî 5 milyon xelkên Sûrî di destpêka şerî û heta niha dest bi cih û warê xwe berdin û koçber bûne û nêzê sade yek ji van yê bên Amerîka. Ara Macar, dengê Amerîka. کوچبەرێکی ئەفغانی bi kêr û tefşo êrişî rêwiyê trênekê li Almanya kir û 4 kes birîndar kir. Berî got polîsên Almanî wî bikujin di hundirê trênê de. Almanya ya got bû wek welatekî Ewropî got bi milyonan kesên penaber li baxwe ve hewandiye û guhdanê wan dike. Wela jî welatên rojhilata navîn mîna Sûriye, Iraq, Efganistan û Tirkiye. Metirsîn heye ji gefa Daişê li dijî wê. Lêkolîner di navê tiştê wî kesî de ala Daişê dîtin. Her wiha jî Daeş bi xwe bû berpirsê vê êrişê û lê xwedî derket.
پۆلیس لە ئەستانی لویزیانە دەڵێن لەو بڕواایەدان ئەو کەسەی لە ناوچەیەکی ئەم ستانە سێ پۆلیسی کوشت و سیانی تریشی بریندار کرد خۆی سربەخۆیانە کارەکەی کردووە نەک ڕاستپێررابێ. ئەم کابرا دەمامک لەسەرە کە ڕۆژی یەکشەمە تەقەی لە پۆلیس کرد دواتر خۆیشی کوژرا. دەستێژیە سەر پۆلیس لە باژارێ باتۆن ڕوج تێ چەند ڕۆژان پشتی پۆلیسێکی سپی ئەمریکیەکی ئەفریقی بناوێ ئالتۆن ستێرلینگ لە هەمان باژاری کوشت. کوشتنên dawiyên reşan bi destê polîsê Amerîka li gelek bajaran bûn sedema xwepêşandanên berfireh ku daxwaza çaksaziyê dikin di nav polîs de. Berpirsên xwecihî êrîşa li ser polîs şermezar kirin û banga diyalogê kirin. تا ام وک ولات او وک خلق نبینیک ام وک ملت خوش نابین اگر ام وها نکین و اف کریار وها بردوام بن ام وک نتوه تو نببن. ئەمریکی لە سەرانسەری وڵات شەرمەزار دکن تشتێ ئەو دبینن وەکو گەشتبوونا نەیەکسانیە نژادی و هۆڤیتیا پۆلیسا کو کێمکاتەیان دکە ئارمانج. چالاکڤین مافی مرۆڤیان di bin'axkirina ستێرلینگدا ئامادە بوون لە بێتن ڕۆج داخوازا دادمەندیە kirin. Divê şaşî were rastkirin û kesek çewçî were cezakirin. Lêberpirs û serkirdeyên civakê dibêjin kuştina polîsê ku yasayê diparêze çi kêşeyan çareser nake. êdî cih ji tundutijiya bêhtir re nîne. Ew alîkariya kesekê nake, ew gotûbêje pêş naxe, ew çi dadmendî û rastiyê dernabire, ew bi xwe zordarî ye. êdî em ê lêborîna nakin li dûr kîn û tundutijiya ku civak û malbatên Louisiana ji hev dêxe. Serok Barack Obama bi lez êrîşa dawiya li ser polîs şermezar kir. صدام چبن مرن آوانسی پولیسین دلیر نشان داده مترسیاک و پولیس لسرانسری ولید با آواکی روزانه راسته و وک نتاو دوی ام زلال و دیار بکن که تشتک نابا بهانج بو تندو تیجال دش پولیس ایرشا لپولیسان ایرشا لسرمه همویان و دستلاتداریا یاسای او جواکی دی پارێزه. اوباما سوزا پشتگیریya federalî da ji bo vekolînên Louisiana û bang li xelkê Amerîka kir ku nimêjê bikin ji bo jiyana polîsên ku bi awakî giran birîndar bûyî di êrişê de. Serok hefteya borî kombû li gel endamên cîbecîkirina yasayê, serkirdeyên kêmkateyan û çalakvanan ji bo guftûgokirina nehêştina tengîjînan û nûavakirina baweriyê di navbera polîs û civakên ku ew xizmeta wan dikin de. Salih Demîcer, Dengê Amerîka. نتوین یکبوی و انستیتوتیا آشتی یا امریکی چالاکی که لدارخستن جبو گوهرتنا نرینا ده درباری تندوتجیا گنجان و باندورا و لسر مثلا اولهیه زانیارین زیدتر دوی راپورتی ده. بەپێی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیگرتوەکان 1.8 میلیۆن کەس وەکو لاو لە جیهاندا تەماشا دەکریان لە نێوانیان ژمارێکی بچووک کە توندوتیژی ئەنجام دەدەن و ئێستاکە لە هەوڵی گۆڕینی ئەو بۆ چوونەوەدایە. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیگرتوەکان بەو کەسانە دەڕی لاو کە تەمەنیان لە نیوان 18 تا 29 ساڵدایە. بریاری 2025 لە وڵاتانی ئەندام داوا دەکات وەکو هاوکار تێگەڵاویان بکات لە سازدانی ئاشتی و بەرەنگار بوونەوەی توندوتیژی لە ڕێگای بەشداریکردنیان لە بریارەکاندا. بریارەکە کە لە مانگی دیسان پەسەند کرا نێردراوی سکرتێری گەشتنی تەوەیگرتوەکان بۆ لەوان ئەحمەد الهێنداوی بە دەستکەوتێکی هەرە گەورەی ناوبرد. لە کۆڕێکی ئەم دوایەی ئەنستیتوتی وڵاتی گرتوەکان بۆ ئاشتی بۆ یارمەتیدان لە دەستپێکردنی ئەو بریارەدا ڤیکتۆریا ئیبوواین لە لاوانی ئاشتی بۆ سازدانەوە لە نیجێریا وتی ئەو لەو بڕواایەدایە لاوان دەتوانن بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن بۆ ئەنجامدانی کارێکی زۆرتر بۆ دابینکردنی ئاشتی لە جیهان. ئەوان دەتوانن لەگەڵ هاوتەمەنەکانیاندا قسە بکەن. ئەوان دەتوانن هانیان بدەن لە تونند و تیژی دوور بکەونەوە و کار بکەن بۆ پشتیوانیکردن لە ئاشتی. نەتەوەیەگرتوەکان دەڵێت بۆ ئەوەی دەرەنجامی کە بێت پێوەستی بە چەندین بۆچوون هەیە لە نێوانیان بۆچوونی فەرهەنگی کۆمەڵایەتی بۆ گرێدانی کەسانی لاو بە کۆمەلگای سڤیل و گۆڕەپانی ڕامیاری. ئەوەی لە ڕاستیدا گرنگە کۆمەلگاکان ڕێکخراوەکان و ئینستیتوتەکان دەبێ بڕوایان بە وزە و توانای کەسانی لاو هەبێ لەبەر ئەوەی ئەو توانایان هەیە جیهان بگۆڕن. مانوێل ئۆمەر جێگری سەرۆکی ڕێکخراوایی وڵاتیگرتوەکان بۆ ئاشتی دەڵی سەرمایە گوزاری لێلاوان سەرمایە گوزاریە لە ئۆمێد بە ئایندا. جانێ دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.
بله تماشاوان هجا تا روژا اینیه بو کرد کنشنکن نو بمینن دخیر و خشیدی هر شاد بید